بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر ئەمەشیان دووبارە هەردوو بەشی تەندروستی و واروەها بەشی پەروەردەی لێرەدا کۆبۆتەوە. کۆلێژی زانستە تەندروستەکان کە بەشێکە لە زانکۆی هەولێری پزیشکی ئێمە لێرەدا ئەمڕۆ هەستاین بە ئامادەکردنی فستیڤالێک لەلایەن قوتابیانی مدیکال مایکرۆبایۆلۆژی و کلینیکال بایۆکێمیستری. هەدەفی سەرەکی ئەم پێشانگایە بەرەوپێشچوونی بواری پزیشکی و لایەنی زانستیە. ئێمە لێرەدا کۆمەڵێ بەشی جیاوازمان ئامادە کردووە. گرنگترین بەشی فستیڤالەکەمان بەشی لابە کە ئێمە هەوڵەیەین بە باشترین شێواز خوێندکارەکانمان ئامادە بکەین هەتا پێش دەرچوونیان وەکو کەسێکی پرۆفشنۆڵ بتوانن کار بکەن. ما بەستمان لەو فستیڤالەوە بۆ ئەوەی دەرخستنی توانای زانستی قوتابیانمانە هەروەها ناساندنی قوتابیانی کۆلیژەکەمان هەروەها بەرزکردنی ئاستی زانستی زانکۆیە پێک هاتووە لە هەردوو لە بەشی ئینتەرتەینمەنت واتە تەرفیهی و هەروەها بەشی زانستی. وەکو پیشەوەرێکی فەرشم وکێت لە قەزای سۆران لێرانە بە زۆری فەرش و موکێتەکانمان فەرشەکانمان لە وڵاتی ئێران دێنین بۆ موکێتەکانیشمان لە تورکیا دێنن لێرانە خواستە سەر فەرش زیاترێنەوەک لە موکێت. ئەم ئۆکرێ هاتنیایرە بۆ سووران بکرینەوە فەرشات ساڵانە سەردانایرەتکەن و بازارێ بۆی باشە و فەرشەوە هەم ئیرانی نەجوودێ باشن نرخی تۆش گونجاینە تقریبا گەل بازارێ دی لەو مامتەینیایرە سەحتیێنە ساڵانە مودێلی نوتینە تشتێ نوتینە تشتێ جانتینە و خوش بازارێوە خوشە ئینسانی بۆ مرۆڤ باشن. We are very glad that we can have this project here in collaboration with the Kurdish authorities and with our partners of Malteser International to support orphans here in 4 camps. Altogether, there will be 2,200 winterization kits distributed to the children. خودی گلک سپاسیابان کن منظمه که هریکاریه که باش بو وان اعتماد کردن داغنی نوان بابنی نه و گلک مساعده وان قنجه عند چی تشتکی بو اعتماد کی بگی او خوب چی کن کس نچی هریکاری وان بگا او نچن هریکاری خوب بگن گلک من منش هری کسی کار به هریکاری که بو وان اعتماد بگا سپاسیابان نم گلک چنم